وەکو هاونیشتیمانیەکی کورد لە دڵ و لە ڕۆح و لە ویژدانی خۆمە هەمیشە ڕاپەڕین وەکو ڕووداوێکی مێژوویی نەتەوەیی لە لای من ئەوەندە لە شوێنێکی بەرزە، ئەوەندە لە شوێنێکی شکۆدارە کە ناکرێ تێکەڵ بە هیچ ئاکتێک، هیچ کار و کردەوەیکی سیاسی و پرۆسی سیاسی بکرێت لە 32 ساڵەی ڕابردووی پاش ڕاپەڕیندا. بەڵام ئەمەش ناکاتەوەی کە لە ڕۆژی ڕاپەڕیندا بەر لە پرۆگرامەکەم بە پێویستی نەزانم یا بە پێویستی ئەزانم کە بڵێم بەشێکی زۆری سەرکردەکانمان یا خۆتان نەزانن یا ڕەگەزنامە وڵاتینامەی وڵاتێکی پێشکەوتویان هەیە یا لەوێ ژیاون یا لەوێ خوێندویانە یا ساڵانە بە بانگێژنامەی فەرمی و نافەرمی دەچنە ئەوروپا و ئەمریکا. ئەمەوێ ئەو پرسیارە سادانە بکەم کە ئایا لەوێ ئەوەی کە بینیتان شۆستا وەک شۆستەکانی ئێمەیە، ئایا درەخت و سەوزایی وەک ڕێژەی و سەوزایی ئێمەیە، ئایا قوتابخانەی مناڵان وەک قوتابخانەکانی ئێمەیە، ئایا ئۆتۆبان و پرد و شارڕەکان وەک ئەمانەی ئێمەن، ئایا کەستان لە دەرەوەی بەهشتی بینا حکومی و حزبیەکانی خۆتان هاتوونەتە دەرێ پیاسەیەک بەناو قەزا و ناحێ و گوندە وێرانەکانی کوردستان بکەن؟ ئایا کەستان ناوچە پیشەسازیەکانی شارەکانی خۆتانتان دیوە؟ ئایا ئاگاتان لەسەرەی ئاوی ڕئیسی ماڵانە؟ ئایا ئاساییە دوای 32 ساڵ حکومڕانی دووکەڵی مۆلیدە بچێ بەسەر خەڵکە؟ ئایا کەستان دەتوانن پێمان بڵێن یەک سێکتەری ئەم وڵاتە هەیە لە سێکتەر بچێ؟ ئەوەی هەمانە گەشتیاریە، ئەوەی هەمانە کشت و کاڵە، ئەوەی هەمانە تەندروستیە، ئەوەی هەمانە بازرگانیە، ئەوەی بنیاتمان ناوە بەڕاستی وڵاتە. هەولێر بەمانای تەرزی تازەی شار پێتان وایە شارە؟ سلێمانی هیچ نووزەیەکی شار و شارستانیەتی تێدایە؟ هەڵەبجە نیو هێندەی قوربانیەکانی خزمەت کرا؟ لە یادی ڕاپەڕیندا ئەپرسم بۆ لە پێشتردا خەڵک بە کۆڵ داپیرە و باپیرەیە بر بۆ دەنگان، بۆ ئێستاکە بنکەکە بەرامبەر ماڵیانە و ناچێ دەنگەکەی بدا؟ ئایا خەڵک نیشتیمان پەروەریتیان نەماوە یان بێباکی و بێخزمەتی پەرۆشی و هەستی نیشتیمان پەروەری خەڵکی ئەم وڵاتەی کوشت؟ دیارە ئەم پرسیارانەی من پرسیار نییە بۆ کابینەیەکی دیاریکراو، بۆ کەسایەتیەکی دیاریکراو، بۆ کارکتەرێکی دیاریکراو، بۆ حیزبێکی دیاریکراو، بۆ وەزیرێکی دیاریکراو، تایبەتە بەو 32 ساڵەی حکومڕانی کە لە کەم کەم و لە زۆر زۆر لە دوو حیزبە مەزنەکەی کوردستانەوە تا ئەو حیزبانەی کە تاوێک ئۆپۆزیسیۆن و تاوێک دەسەڵاتن. ئەو پرسیارانەی من بۆ هەموو ئەوانەیە کە لە پرۆسەی سیاسی ئەم وڵاتەدا بەشدار بوون. هیوادارم یادی ئەم ڕاپەڕینە ڕاچەنینێک لە ڕۆح و ویژدانمانە دروست بکا بۆ ئەوەی کە هەموو کایە و سەکتەرەکانی ژیانی خەڵکی کوردستان چاک بکەین.